موچەی وەزارەتی پەروەردە دابەشکرا. مامۆستایان موچەی مانگی تەمووزیان وەرگرت. بەڵام پێدانی ئەو موچەیە دڵی مامۆستایانی خۆش نەکرد و لەسەر هەڵوێستی خۆیان سوورن و ناگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن. لقەکانی هەڵەبجە و گەرمیانی یەکێتی مامۆستایان جارێکی تر پشتیوانی خۆیان بۆ مامۆستایان دووپات کردەوە و دەڵێن هاوڵوێستی مامۆستایان نی و پشتیوانی بڕیارەکانیان دەکەین. پێشتر مامۆستایان بڕیاریان داوە کە بە پێدانی یەک موچە نەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و ئێمەش وەکێتی مامۆستایانی کوردستان لە قی گەرمیان هەر لە سیانزەی نوەوە تا ئێستا دوو جار جەختمان لەوە کردوتەوە کە پشتیوانی لە داڕاوەکانی مامۆستایانەکەین و مامۆستایان ئەرکی خۆیانە نەگەر بەردەوام لەسەر فشارەکانیان چونەکو دەگوترێ ماف دەسەندرێت نادرێت و ئەو موچەی کامڕۆ درێ پێم وایە هیچ دەرمانی برینی مامۆستایان ناکات. ئێمە وەکو مامۆستایان لە سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید ئەو بڕیارەی کە داومانە بایکۆتکردن بەردەوام هەتا ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستانەکاتە ئەو دەرەنجامی کە بژێ و ژیان و ئێش و ئازاری مامۆستایان بەڕاستی لە نەحاڵتێکی زۆر نائاساییە، چونکە بەڕاستی ئەم بژێوی وای کردو مامۆستایان هەر توانای کارکردن و داوامکردنیان نییە، بۆیە بایکۆتکردن بەردەوامە لە سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت مامۆستایان بەرچاویان ڕوو نییە کەی موچە وەردەگرن کە پێویست بوو حکوومەت بەلایەنی کەمەوە 30 ڕۆژ جارێک موچەیان پێ بدات. ڕاشیگەیان ئەو دۆخە زیانی بە پرۆسەی پەروەردە و فێرکردن گەیاندووە و دەبێت چارەسەر بکرێت. ئەو موچەیە ئەوەندە دوا کەوت، ینی خەڵکی هەمووی نیگەران کردووە، مامۆستانی نیگەران کردووە، کەس لەم وڵاتە نییە نیگەران نەبیتن، هەموو خەڵک نیگەران بە، چونکە ناکرێت تۆ لە پشووی هاوینە 3 مانگە یەک موچە وەرگری و خەڵک خۆ نیگەرانیەکانیش زیاتر لەوەیە، ینی ئەو موچەکەوەریش دەگرێت دیار نییە موچەکەیت کە کەنجنی وەردەگیرێتی نانیەوە، چونکە کە سیستەمەکە ناڕوونە ناشەفافە، ئیتر خەڵک بەردەوام دەستی لەسەر دڵیەتی، بۆیە هەموو مامۆستایان نیگەران لە مواقعم پێم وایە ئەوەی داوام نکات ئەوە داوام ناکات، ئەوەی داوامی شەکات هەر دیسان نیگەرانەوە جگە لەوەش خۆ تەناوبکردنیش هەر مشکلێکی ترە لە ناو مەکتەبەکان، تۆ دوو ڕۆژمێ ئەو ڕۆژێک نێ، یانی ئەمە جۆرێک لە شپرزەیی دروستەکە، سیستەمی پەروەردە دەبێت بە شێوەیەکی دروست پیادە بکرێت. ماوەی 17 ڕۆژە مامۆستایانی بەشێک لە پارێزگا و ناوچە جێجەکانی هەرێمی کوردستان بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە و جەختیش لەوە دەکەنەوە تاوەکو لە کاتی خۆیدا موچە وەرنەگرن لەو هەڵوێستەیان پاشگەز نابنەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.